بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێت بینەرا بەڕێز و خۆشەویستەکانی بەرنامەی دین و دنیا لە کەناڵی ئاسمانی پەیامەوە خۆشحاڵین بەوەی جارێکی تربەیەوەی بەڕێز و خۆشەویستەگەینەوە بە هاوڕێتی بەڕێز دکتۆر حسین محەممەد ساڵح پسپۆڕی مێژووی ئیسلامی و مامۆستای زانکۆ زنجیرە بابەتێکمان پێشکەشکردن دەربارەی جێنشین و خەلیفەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام کە دوای وەفاتی خۆی کاروباری مسلمانانیان لە ئومەی ئیسلامی بەڕێوە بردووە هەر لە خولەفای ڕاشدین لە ئەبوو بەکری سیدیقەوە ئێمە باس و خواستمان کرد تا هاتینە سەرەوەی کە لە سەردەمی یەزیدی معاویەی کوڕی ئەبوو سوفیان و شەهیدکردنی ئیمام حوسێنی عەلی کوڕی ئەبی تاالب خۆی لێ ڕازی بێ باسی ئەومان کرد کە کارەساتێک بوو لەو کارەساتانەی کە لە مێژووی ئیسلامیان ڕوویداوە و بە یەکێک لە خوێناوی ترین کارەساتەکان دێتە ئەژمار وە دڵگرانیەکی زۆر بە ئێستەشەوە بە مسلمانانی ئەهلی سونە و جەماعە و تێکڕای مسلمانان دەدا. ئێمە لێرە ڕاوەستاین لە سەردەمی یەزید واتە لە خەلیفەکانی خەلیفە ئەمەویەکان با بڵێ ئەو زنجیرە خەلیفانەی کە ئیتر بوویە ویراسی بوویە مەلیکایەتی و یەک لە دوای یەک کاروباری مسلمانانیان بەڕێوە بردووە با بپرسین لە کاک دکتۆر بزانین تاکەی بەردەوامە بدن ئەمەویەکان ئایا هەر هەموویان وەکو یەزید بیریان کردوتەوە وەکو یەزید بە جۆرێک لە جۆرەکان با بڵێن خۆیان جێکردوتەوە خۆیان سەپاندووە بە شێوەیەک لە شێوەکان یان چۆن بووە عومەری کوڕی عەبدولعەزیز باس دەکرایە لە خەلیفەی ئەمەویەکان بۆ یانە ئێمە دەمانەوێت زوومی ئەم بەرنامەیە و چەقی ئەم بەرنامەیە باس لە سەردەمی خەلیفە عومەری کوڕی عەبدولعەزیز بکەین کە وەکو ڕەمزێک بۆ عەدالەت و بۆ دینداری و بۆ تەقوا و خواناسی ناو دەهێنرێت بە دەست پێ بکەین کاک دکتۆر جارێکی تر بە خێراتنی بەڕێستانەکەی لێ یەزیدەوە دەستمان پێ کرد دوای ئەو کێ دەبێت و چۆن دەگوازرێتەوە بە خەلیفایەتی کاروباری مسلمانان وەلە تەنها بە ناوی خوای گەورە حەمد و سەنا و ستایشیش هەر بۆ خوای گەورە داواکردنی درود و ڕەحمەت و سڵاوات وەسەر گیانی پاکی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام لە خوا داواکەین سڵاو و ڕێز و احترامش بۆ ئێوەی بەڕێز و بینەرانی خۆشەویست و سەنگینی کەناڵی ئاسمانی پەیام. زۆر سپاس. بەڵێ تەبان ئێمە لە حەڵقەی ڕابردووە کە ئاماژەمان بە ئەو کارەساتە گەورە جەرگ بڕا خوێناویە کرد کە حسەینی کوڕی عەلی ڕەزای خوایان لێبێت لە سەردەمی یەزیدی کوڕی معاویەی کوڕی ئەبوو سوفیانە بەدەستی سینانی نەخاعی و شەمری کوڕی دیلجەوشەن و بە ئەمری عوبەیدوڵڵای کوڕی زیاد شەهید کرا. یەزیدی کوڕی مەعاوێش هیچ مووقیفێکی لە بەرامبەری ئەم بکوژان و تاوانبارانان نەنوان نەمحاسەبەکردنیان و نەسزادانیان. دوای ئەمە تەبعاً یەزیدی کوڕی مەعاویە 4 ساڵ و 9 مانگ و چەند ڕۆژێک 22 ڕۆژ 20 ڕۆژ شتێکی وا خەلیفا بێت ئەمرێت وەفاتەکە. بەڵام لە ماوەی ئەو یعنی فترەیە وەفاتەکە بەڵێ بە چەند ڕۆژ 3 ساڵ و 9 مانگ و دوای شەهیدکردنی هەر لەو کاتێکە بوو بە خەلیفە تەبەن لە ساڵی 61 بوو بە خەلیفە لە ساڵی 60 لە ساڵی 64 وەفاتی کرد جا 4 ساڵەکەی تەوانێک چونکە لە بیدایەتی 60 نەبوو کە بوو بە خەلیفە 3 ساڵ و 9 مانگ و چەند ڕۆژێکە خەلیفە بووە. دووسێک کارەساتی گەورە تەبەن ڕوویا لە دوای شەهیدکردنی حسێن وەقای حەڕاکەوە شەڕکردنی خەڵکی لە بەرامبەر خەڵکی مەدینە ژمارەیەک لە خەڵکی مەدینە کوژران یعنی دوای شەهیدکردنی ئیمامی حوسێن ئەوانەی ئەتباعی ئیمامی حوسێن بوون لە مەککە و مەدینە بە تایبەت خەلعی بەیعەتیان کرد لە یەزیدی کوڕی مەعاویە یەزیدی کوڕی مەعاویە هەڵوێستیان لێ وەرگرت ئەویش سوپای نارد بۆ سەریان و شەڕیان کرد ماوەی 3 ڕۆژ شەڕەکە بەردەوام و ژمارەیەک لە خەڵکی مەدینە کوژران لە شەڕەکەدا. دوای عەبدوڵای کوڕی زوبەیر کە ئیعلانی خەلیفایەتی کرد لە مەکە سوپایشی نارد بەڵامی تر یەزیدی کوڕی مەعاویە وەفاتی کرد ڕۆی. لە دوای ئەو مەعاویەی کوڕی بوو بە خەلیفە ئێمە لە حەڵقەی ڕابردووە باسمان کرد مەعاویەی کوڕی کە 4 مانگ تەنیا خەلیفە و مەعاویەی دووەمی پێوترێ مەعاویەی کوڕی یەزید ئەو ویستی ئەو مووقیفە ڕاست کاتەوانە خەلیفایەتی بۆ پشتا و پشت نەبێ بۆیە دەستی لە خەلیفایەتی هەڵگرت وتی من بۆیە خەلیفەم چونکە کوڕی یەزیدم یەزیدیش بۆیە خەلیفە بوو چونکە کوڕی مەعاویەیە بۆیە من ئەم کارە تەسلیمەکەم بە شورا خۆتان کەسێک ویستی بخاتەوە سەرچکەی بێگومان ڕاشیدی. بەڵام لەو کاتا مەروانی کوڕی حەکەم
مؤتەمەرێکی بەس بە ئەمەویەکان مؤتەمەری جابیە مەشهورە خەتەری وازێنانی مەعاویەی دووهەمی باس کرد کە لە دەستمان دەرەچێت یعنی لە دەستی ئەمەویەکان دەرەچێت بۆیە پێویستە کەسێ دەستنیشان کەین کەسەکەش بە لەو مؤتەمەرە دەستنیشان کرا مەروانی کوڕی حەکەم خۆی بوو بۆیە بە بنەماڵی ئەمەویەکان بە دوو بنەماڵن لە حکمڕانەکان ئەو 16 کەسێک کە خەلیفە بوون سیانیان بنەماڵی سوفیانیەکانن مەعاویە یەکەم و یەزید و مەعاویە دووەم ئەوانی تر هەمویان بنەماڵی مەروانیەکانن مەروانی کوڕی حەکەم و کوڕەکانی بەسەر لە ئەمەویەکانن هەر لە ئەمەویەکانن بەڵێ ئامۆزای مەعاویەن ئامۆزای مەعاوی کوڕی ئەبوو سوفیانن بەڵێ مەروانی کوڕی حەکەم چەند مانگێک خەلیفە بوو ئەویش وەفاتی کرد مرد لە دوای ئەو عەبدولمەلیکی کوڕی مەروان لە دوای ئەو هیشامی کوڕی عەبدولمەلیک لە دوای ئەو یەزیدی کوڕی عەبدولمەلیک لە دوای ئەو سولەیمانی کوڕی عەبدولمەلیک لە دوای سولەیمانی کوڕی عەبدولمەلیک عومەری کوڕی عەبدولعەزیز کە ئامۆزایان بوو طبعا عەبدولعەزیز کوڕی مەروانە ئەویش ینی برای عەبدولمەلیکە بەڵێ عومەری کوڕی جەبان ئەم ماوەیە چەند نەخایانێ لە مەعاویە کە ساڵی 41 بوو بە خەلیفە هەتا سەردەمی عومەری کوڕی عەبدولعەزیز کە ساڵی 99ە ساڵی 99 هیجریە لە ساڵی 99 ئەم کۆمەڵە خەلیفەیە لەوەجێکی ئەگەر ناوێکم پەڕانە بێت من داوای لێبوود نەکەم من مەبەستم فترە زەمانیەکانە زیاتر ئەم چەند خەلیفەیە کەەوە هات نەکایە و ئیش و کاریان کرد تەبەن ئیشی باشیان هەیە و لە ژێر سایەی ئەوانە ئەو خەلیفانە بنەماڵی ئەمەویەکان کۆمەڵە زوڵم مستەمیان کردووە لە ڕەعیەت و لە خەڵکو و مافی خەڵکیان خواردەوە مافی خەڵکیان پێشێل کردووە گلەی بەتایبەتی مەوالیەکان ئەوانی کە غەیری عەرەبن گلەی زۆریان هەیە خۆیان بە چەوساوە زانیوە لەژێر دەسەڵات و حکمی ئەمەویەکانە جۆرێک لە تیرەگەرایەتی و لە ئەنسوورەتی عەرەبی و ئەمانە هەبووە بەڵام لە هەمویانە ناتەبەن لە هەموو موقیفێکیشیانە ناتەبەن بەڵام لە بەرامبەریشە فتوحاتێکی ئیسلامی زۆریان کردو ئاینی پیرۆزی ئیسلامیان زۆر بڵاو کردێتوانێ گرنگی زۆریان بە عیلم و زانست و زانیاریە و فقه و حەدیث لە سەردەمی ئەوانە زۆر گەشەی کردووە و حەدیث نووسراوەتەوە ژیانناوی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام نووسراوەتەوە لە سەردەمە کۆمەڵێک تەمە خزمەت و فەرمودەیەکەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بە شانی ئەو سوپایەدا هەڵەدا کە دەچێت بەرەو قوستەنتینیە و ئازادیەکە سوپای ئەمەویەکان بەڵێ جا ئەو فەرمودەیە ئێمە لە هەفتەی ڕابردوو شاباسمان کرد کە لە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەفەرمێ ئێوە قوستەنتینیە فەتحەکەن باشترین سوپا ئەو سوپایەیە و باشترین قایدیش قایدی ئەو سوپایەیە لە سەردەمی ئەمە ناکرا نەخێر چونکە یەکەم کەس کە هەوڵی بۆ فەتحی قوستەنتینیە مەعاویە بوو حتا وتمان ئوستولی بەحریشی هین کرد ئەنجاوەکو یەزیدی کوڕی زۆر هەوڵی فەتحکردنی قوستەنتینیە یا بەڵام سەرکەوتوو نەبوون هەندێک تر لە خەلیفەکانی ئەمەوی هەندێک لە خەلیفەکانی عەباسی هەوڵیانە بەڵام لە سەردەمی محەممەدی فاتح کوڕی سوڵتان سەلیمی یاوس کە سەردەمی عوسمانیەکان بڵێ فەتحی قوستەنتینیە کرا و قوستەنتینیەش ناونرا بە ئیسلامبول و دوای بوو بە ئیستانبول لە ئەوان فەتحیان کرد بەڵام ئەوان هەوڵیان نابڵێ بەڵێ پێشەوەی عومەری کوڕی عەبدولعەزیز بێتە خەلیفەی موسڵمانان و ئێمە باسی سەردەمی فەرمانڕەوایەتی ئەوە بکەین با بزانین عومەری کوڕی عەبدولعەزیز کێیە و کەسایەتی چۆن بوو پێشەوەی بێ بە خەلیفەی موسڵمانان طبعا عومەری کوڕی عەبدولعەزیز خوای لە ڕازی بێت کوڕی مەروانی کوڕی حەکەمە یعنی عەبدولعەزیز کوڕی مەروانە عومەر کوڕی عەبدولعەزیزە ئەو کوڕی مەروانە ئەوش کوڕی حەکەمە ئەوش کوڕی ئەبی العاسە کوڕی ئومەیە کوڕی عەبدولشەمس کوڕی عەبدولمەناف کوڕی قوسەی کوڕی کیلاب یعنی دوای 6 پشت ئەگاتۆ بە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لە پشتی شەشەمیە دایکی طبعا ئەمە لەسەری باوکیەوە ئەگاتۆ بە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لەسەری دایکیشەوە دایکی ناوی لەیلایە ناسراوە بە دایکی عاسم کچی عاسمی کوڕی عومەری کوڕی خەتابە یعنی کوڕەزای عومەری کوڕی خەتابە ڕەزای خوای لێبێ لەسەری دایکیشەوە طبعا بەسەرهاتێکی زۆر هەیە لە سەردەمی عومەری کوڕی خەتابە کە ڕوویە بزانە اختیاری کەسی گونجاو کەسی دیندار بۆ ژنهێنان و بۆ هاوسەرگیری چەند گرنگی هەیە لە سەردەمی عومەری کوڕی خەتابە ڕەزای خوای لێبێت کە عادەتی ئەو وابوو بە شەوانی شابەناو شارە ئەگەڕا ئەحواڵی موسڵمانانی ئەیبیست ببیستێت و بزانێت و چۆنە و چۆنی ئەمانە یەکێک لەو ڕووداوانەی کە لە سەردەمی عومەری کوڕی خەتابە ڕەزای خوای لێبێ ڕوویاوە شەوێکیان کە ئەگەڕا لە دەمە بەیانە گوێی لە حەوشەی ماڵێکەوە گوێی لە ژنێک بوو بە کچەکەی ئەو کچم ئاو بکەرە ناو شیرەکەەوە
بۆ ئەوەی زۆر ببێت. ئەی ژووتی دایکە من چۆن ئاوی تێکەم ئەی نازانی ئەمیری ئیمانداران عومەری کوڕی خەتاب ڕەزای خوای لێ بێ منعی کردووە و حرامە ئەو شتە بکەی. وتی جا کچم خۆ ئێستا عومەر کوڕی خەتاب خوازانێت لە کوێ خەوتووە و ئاگای لەکوێ لێتی. وتی ئەی ئەگەر خۆ عومەر ئاگای لێ نییە خوا ئاگای لێتی. عومەری کوڕی خەتاب گوێی لەم وێژە بوو. بۆیە کە گەڕایەوە مناڵەکانی کۆ کردەوە کوڕەکانی وتی کامەتان ئەوێ هاوسەرگیری بکە. عاسیمی کوڕی وتی من هاوسەرگیریەکەم چووە خوازبێنی ئەو کچە ئەو کچێک کە لەخوا ترسا ئەو بکاتە شیرەکەوتی خۆخوا ئاگای لێتی. زانی کەسێکی بەتەقوایە لە پەنهانیشا لەخوای گەورە ترسێ خۆی لە حرام بە دوورەگرێت. بۆ عاسیمی کوڕی خواست و کردی بە هاوسەری عاسم. ئەم کچە کە خێزانی عاسیمە کچێکیان بوو ناوی لەیلا ینی لەیلا کچی عاسمە عاسم کوڕی عومەرە. ئەم لەیلایە شووی کرد بە عەبدولعەزیز باوکی عومەر کە کوڕی مەروانە مەروانی کوڕی حەکەم. عەبدولعەزیزیش کەسێکی بەدین و تەقوا بوو ناسراو بوو بەدین و تەقوا. بۆیە عاسم کە کوڕی عومەرە کچەکەی خۆی ئەیات بە عەبدولعەزیز کچەکەی کە ناوی لەیلایە ئەیا بە عەبدولعەزیز ببە بە هاوسەری. لەم دایکە کە کچەزای عومەری کوڕەزای عومەری کوڕی خەتابە و لە عەبدولعەزیز کوڕی مەروان کە ئەگاتەوە بە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام هەردووکیان بەدین و تەقوا عومەری کوڕی عەبدولعەزیز لە دایکە بێت. بۆیە یعنی کاریگەری ئەو دایکە لەخوا ناسە و خواترسا لەگەڵ ئەو باوکەی کەوا ئەویشە ناسرا بوو بەدین و تەقوا عەبدولعەزیز کاریگەری لەسەر کەسایەتی عومەری کوڕی عەبدولعەزیز ئەبێت. جا دوای ئەوەی کەوا عومەری کوڕی عەبدولعەزیز وەفات ئەکات عومەر تەمەنی مناڵە کە باوکی ئەمرێ عەبدولمەلیکی کوڕی مەروان کە مامێت یانی عەبدولمەلیک برای عەبدولعەزیزە عومەر ئەباتە لای خۆی لە لای خۆی گەورەی ئەکات و فێری عیلم و حەدیث و قورئان و ئەم شتانە ئەکا مامۆستای تایبەت و مەڕەبی تایبەتی بۆ وەگرێ زۆری خۆشیە کچەکەی خۆشی لێماراکە فاتیمەی کچی ئەبێتە زاوای عەبدولمەلیک مامێتی و خەزوریشێتی. جا فاتیمەی خێزانی عومەر سەری ئەم مواسەفاتە تیا کۆبووەتەوە. باپیرەی خەلیفەیە کە مەروانی کوڕی حەکەمە باوکی خەلیفەیە کە عەبدولمەلیکە چوار برایشی خەلیفەن چوار برا هیشام و یەزید و سولەیمان و یەکێکی تر لە کوڕەکانی عەبدولمەلیک سێ برایشی خەلیفەیە مێردەکەیشی خەلیفەیە ئەنجا عومەر خۆی خەزوری خەلیفەیە مامیشی خەلیفەیە باپیرەیشی خەلیفەیە کە عەبدولمەلیکی کوڕی مەروانە. بۆیە شاعیر لەبارەی ژنەکەی عومەرەوە فەرمێتی ئەڵێ خەلیفەة جەدوها والخەلیفەة ئەبوها ئوخت الخەلائف والخەلیفەة زەوجها. باپیرەی خەلیفە بووە باوکی خەلیفە بووە براکانی خەلیفە بوون مێردەکەیشی خەلیفە بوو. جالەن ئەم مواسەفاتە بە درێژایی مێژوو هەموو مێژوو نەکرد مێژوو ئیسلام تەنها لە فاتیمەی خێزانی عومەری کوڕی عەبدولعەزیزا کۆبەتەوانە. یعنی ئەمان کە پەروەردە بوون لە ناز و نیعمەتە هەمووی خەلیفە هەرچی سەرۆت و سامانی دنیای ئیسلامی ئەو کاتەیە لە بەردەستیانە لە تەرەف و لە خۆشی. بەڵام ئەمە وایان لێ ناکات لە خواناسی ڕاستەقینە دووریان بخاتەوە. ئەخ خۆ ئێمە کە باسی ئەو سەردەماکەین و هەندێک شتمان باس کرد هەندێک لایانی سیاسی بەڵام لایانی حەزاری دەوڵەتی ئیسلامی خزمەتی زۆری بە مرۆڤایەتی کردووە لە ڕووی ئەخلاق لە ڕووی تەربیە لە ڕووی کۆمەڵایەتی لە ڕووی ئابووری لە ڕووی علمیش بە هەموو جۆرەکانەوە علمی فەلەک و علمی ڕیاضیات و طب و بەڵام ئەوەی کە باس ئەکرێ تاریخە سیاسیەکەیەتی بەداخەوە یعنی خەڵکی بە زۆری تاریخە سیاسیەکەی ئەخوێنێتەوانێ و تاریخە سیاسیەکەیشی هەمووی نا باسی فتوحات و ئەو خزمەتە گەورەیە بەهۆی فتوحاتەوە کە بوو باس ناکرێت. بەڵام باسی ئەو شتانە ئەکرێت ئێمەش ناچارین باسی بکەین بۆی ڕوونی بکەینوانێ بۆ خەڵک و فعلەن هەبوون یعنی بەڵام دەستی زۆریشی تێکراوە. بەڵام
لەگەڵ ئەوەیشە لەناو ئەم جەنجاڵیە ئەم کەسانەش هەن چەنەهای تری وەکو عومەری کوڕی عەبدولعەزیز و وەکو فاتیمەی خێزانی وەکو ئەمانە هەبوون کەوا لە ڕووی ئەخلاق و لە ڕووی عەقیدە و لە ڕووی دین و لە ڕووی علم و لە ڕووی فقه و لە ڕووی زوهد لە دنیا و ئەمانە خزمەتیان بە سەرجەمی مرۆڤایەتی کرد. عومەری کوڕی عەبدولعەزیز گەیشتۆ بە هاوڵات دەرسیان لای ینی نەخێر نەخێر نەگەیشتۆ بە هاوڵات نەمبیستوە گەیشتێ بە هاوڵات. بەڵێ جا عومەری کوڕی عەبدولعەزیز سولەیمانی مامی طبعا عومەری زۆر خۆشەوێت حەز ئەکات کە لە دوای خۆی عومەر بێ بە خەلیفە نەک بۆ کوڕەکانی عومەر کە ئامۆزایەتی زۆر باش. ئەو کاتێک کە ئەبێتە خەلیفە چۆن دەستنیشانەکرێت چۆنە بێتە خەلیفەی موسڵمان؟ بەڵێ لەلایەن سولەیمانی کوڕی عەبدولمەلیکەوە دەستنیشانێکرێت بە خەلیفە. عومەری کوڕی عەبدولعەزیز گەنج و لاوە لەو کاتە. تەمەنی چەند ئابێتە خەلیفەی؟ تەمەنی چونکە ئەو کاتێک کە وەفاتە کات عومەری کوڕی عەبدولعەزیز ڕەزای خوای لێ بێ تەمەنی 41 ساڵە یعنی تەمەنی 39 ساڵیا بوو بە خەلیفە چونکە لە ساڵی 61 کۆچی ئەو ساڵێکی حسەینی کوڕی عەلی تا شەهید دەبێ لەدایک بووە لە ساڵی 101 وەفاتی کردووە یعنی 2 ساڵ و چەند مانگێک 2 ساڵ و چەند مانگە خەلیفە بەڵێ لە 99 بۆ 101 بەڵام چەند مانگێکی 101 ئەچێتە سەری 2 ساڵ و چەند مانگێکەوە خەلیفە بووە. یعنی ئەوی شتێک بۆ لە خولەفا ئەمەویەکان لە خولەفای ئەمەوی بەڵام سەیرەکەی لە ناو زنجیرەی خەلیفەکانی ڕاشیدیە ناوی عومەری کوڕی عەبدولعەزیز دەهێنرێت. ئەوە چۆنە؟ لە ڕووی مەنهەجەوە لە ڕووی مەنهەجەوە هەندێک جار پێنجەمین خەلیفەی ڕاشیدی لە ڕووی مەنهەجی بەڕێوەبردنی دەوڵەتەوە لە ڕووی ئەو چاکسازیانەی کە کردی لە ڕووی چەسپاندنی عەدالەت و دادپەروەریەوە ئەگەنا لە ڕووی ساڵەوە نا چونکە لە ڕووی ساڵە فەرموودەکەی پێغەمبەر فەرمووی عەلەیهی سەڵات وەسەلام خلافەت لەسەر منهاجی نبووەت 30 ساڵە بە 6 مانگەکەی حەسەنی کوڕی عەلی 30 ساڵەکە تەواو بوو بەڵام منهەجی نبووە ئەکرێ لە هەر کاتێکە هەر کەسێک منهاجی نبووەت زینوو بکاتە وەکو ئەوەی کە خەلیفەکانی ڕاشیدین لەسەری بوو لە ڕووی نەهجەوە لە ڕووی بەڕێوەبردننی دەوڵەتەوە لە ڕووی ئینەوە کەواتە ئەو گرنگترین ئەو شتانە چی بوون کە عومەری کوڕی عەبدولعەزیز طبعا گرنگترین شت سەردەمی عومەری کوڕی عەبدولعەزیز کە دەستی پێکرد عومەری کوڕی عەبدولعەزیز کاتێک کە هاتە سەر حکم دوای ئەو کۆمەڵە ڕووداوە دڵتەزیانە کاریگەرانە بوو هاتە سەر حکم و ژمارەیەکیش لە بنەماڵەکانی ئەمەوی لە خەڵکی ئەمەوی کە لە ژێر باڵ و عەبای خەلیفەکانە دەسەڵاتە بوون یان نزیکی دەسەڵات و خزمی دەسەڵاتۆمانە بوون زوڵم مستەمێکی زۆریان لە خەڵک کردبوو لە ڕەعیەت و لە خەڵک بەتایبەتی ئەوانەی کە پێیان وترا مەوالی یعنی غەیری عەرەبەکان کە لە ژێر دەسەڵاتی ئەمەویەکانە بوون گلەی و گازندەی زۆریان هەبوو لە خەڵکە دەستڕۆیشتوەکانی ئەمەوی نەک بڵێ خەلیفەکانە خەڵکە دەستڕۆیشتوەکانی ئەمەویکەوە تەمان چەند ساڵە خلافەت لەناو ئەمەویەکانایە دەستڕۆیشتون بەڕاستی ڕوبەڕووی تەنگەشە نەبوویەوە بەڵێ جا عومەری کوڕی عەبدولعەزیز ڕەزای خوای لێ بێ کە دەست بەکار بوو بە خەلیفایەتی بڕیاری چاکسازیە بڕیاری یا چاکسازی بکات و ئیعلانی کرد وتی هەر کەسێک ئەمەویەک زوڵمی لێ کردووە بێت بۆ لای خۆم سکاڵاکە خۆم دادەکەی ئەبینم دادبینیەکەی خۆمەیکەم. ئێمە لە ئیسلامە دوو شت هەیە لە سوڵتەی قەزائیە یەکەم قەزا کەوا قازی حکمی تیاکات لەو کێشە و گرفتانی کەوا لە ناو کۆمەڵگادا لە بینی خەڵکا ڕوایەت هەندێک کێشە و گرفت هەیە لە بینی خەڵکی ئاسایی و خەڵکی دەستڕۆیشتووایە ئیتر خەڵکی دەستڕۆیشتوو یان خۆی لە دەسەڵاتە یا خزمی خەڵکیی دەسەڵات کێشە بۆتەوە لەمە بڵێ هەندێک جار وا بووە هەندێک قازی نەیتوانێت حکوم کاتیایە ئەمە پێی وتراوە مەزالم ینی ستەمەکان بینینی ئەو ستەمانە خەلیفە لە سەلاحەتی خەلیفە بووە خەلیفە بینیوێتی من بەحسێکم نووسیوە لەسەر النظر في المظالم بینینی ستەمەکان لە مێژووی ئیسلامە هەتاوەکو کۆتایی سەردەمی عەباسی دووهەم باسم کردو بە تەفسیل لە گۆڤاری زانکۆی هەڵەبجەدا بڵاو بێتەوە ئینشەڵا لە چەند مانگێکی ئایندا خەڵک دەتوانێت بیخوێنێتەوە. عومەری کوڕی عەبدولعەزیز بڕیاری وتی هەموو ستەمەکان خۆمەی بینم ئەوانەی کە ئەمەوی زوڵمی کردووە قازی نەیتوانیوە بڕیارەکان بە بۆی هەڕەشان لێ کرد وتیان شتیوان مەکە ڕوبەڕووی خەتەر ئەبیتەوە
بەمعنای ئەوەی ئەکوژریت وتی من تەنها لە یەک ڕۆژ ئەترسم کە لە بەردەمی خوا ئەوەستم جگە لەوە لە هیچ ڕۆژێکی تر ناترسم و لە هیچ ڕووداوێک و لە هیچ کەسێکیش ناترسم لە بەرامبەر با بێتوانم بەڵام خۆ هەروە بەگاڵتا عومەری کوڕی عەبدولعەزیز دەستی نەکرد بە چاکسازی سەرەتا عومەری کوڕی عەبدولعەزیز بڕیاریە چاکسازی لە خودی خۆیەوە دەست پێ بکات لە خودی خۆی وەک خەلیفە یەکەم شت ئەو جبەیە کە لەبەریا بوو تەبەن کاتێکەوە خەلیفە نییە وەکو باقی گەنجەکانی تر و لەناو ئەو تەرەف و خۆشی نەعیمە خاوەنی سەرۆت و سامان بووە جبەکەی قیمەتی جبەکەی بایی 1000 دینار بوو یەو کاتە دیناری ئاڵتوونی لەوانەیە بەڵێ تەواان دوایی ئەو کاتەی کەوا بوو بە خەلیفە وتاری ئەیە ئەو جبەی کە لەبەرا و بای 12 دەرهەم بوو جبەیەکی ئاوای لەبەر کرد ئەسپەکەی کە باشترین ئەسب بوو لە کاتی خۆیان و نمونەی پێ ئەهێنرایەوە خستێ بەیتالمال هەرچێکی هەبوو ئەنجا بەوە نەوەستا فاتیمەی خەزانی بان کرد وتی فاتیمە تۆ کچی عەبدولمەلیکی باوکت خەلیفە بووە باپیرێشی خەلیفە بووە براکانیش هەمووی چواریان خەلیفە بووە هەمویان توان خۆش ویستووە هەر یەکە شتێکی یاوە پێ و تۆ زۆر خەشت و زێڕ و زی ئەمان و زۆرە کچەکانیشی باماشەوە بەڵام ئێستا من خەلیفەم من بڕیاری چاکسازی ماوە جا تۆ مخەوەلی یا من هەڵبژێرە یا ئەو خشت و زێڕ و زیەوەی کەوا هاتە خۆت و کچەکانە وتی مەبەستە چییە؟ وتی ئەگەر من هەڵەبژێری من هەرچی خۆمە یەخسومەتە بێتالمالەوە تۆ ژەبێوانە خێتە بێتالمالەوە ئەگە ئەوەش هەڵەبژێری لەگەڵ من ناتوانی بژیت وتی من تۆ بە هەموو دینا ناگۆڕمەوە بڕیاریە هەرچی سەرۆت و سامانی خێزانەکەیشی بوو کە لە باوک و براکانیەوە پێیدرا بوو هەمووی خستە بەیتالمالەوە بۆیە عومەر کوڕی خەتاب ئەوەی کرد چونکە عومەری کوڕی خەتاب ئەیزانی عومەری کوڕی عەبدولعەزیز یاخو کوڕەزای عومەری کوڕی خەتابیش ئەیزانی کە چاکسازی بە کەسێک ئەکرێ ئەبێ لە خۆیەوە دەست پێ بکات چاکسازی بە کەسێک ناکرێ خۆی هۆکاری گەندەڵی بێ عومەری کوڕی عەبدولعەزیز دەستی لە هیچ ئەو گەندەڵیانە نەبووە کە ئەمەوەکان کردویانە بەڵام ئێستا ئەبێ چاکسازی بکات بۆیە خی گەورە کا فەرمێت أتأمرون الناس بالبر وتنسون أنفسكم وأنتم تتلون الكتاب أفلا تعقلون ئێوە فەرمان ئەکەن بە خەڵکی بە چاکە بەڵام خۆتانتان لەبیر چۆتەوە چاکە ناکەن ئێوەش نەسیحەتیانەکەن و ئاەتەکانی خۆیان بۆ خوێندنەوە ئەوە بۆ عاقڵ نابن یعنی پێویستە لە کاتێکە کە کەسێک فەرمان ئەکا بە چاکە بە یەکێکی تر بێ خۆی ئەو چاکەیە بکە یا ئەڵێ ئەو خراپەیە مەکە خۆی نەکە بۆ نمونە کەسێک لەوە چ جگەرە خۆر بێ باوکێکە جگەرە خۆر بە کوڕەکەی ئەڵێ جگەرە مەخۆ لە بیری چۆتەوە ئەخر تۆ لە بەرچاوی کوڕەکە تا جگەرە ئەخۆی چۆن پێ ئەڵێ جگەرە مەخۆ لەمەوە هەر فعلێکی تر کە ئەڵێ مەیکە یان بە یەکێک ئەڵێ کاکە تۆ نوێشەکانە بڕۆ لە مزگەوت بیکە تۆ خۆت ناچی بۆ مزگەوت چۆن تۆ بە خەڵکەڵی بۆ لە مزگەوت نوێش ناکەیتەوە ئەبێ بڕێ ئەو چاکسازیانەی لە خۆیەوە دەستی پێ کرد کە دکتۆر توانی شۆڕی کاتەوە بەڵێ جا دوای ئەمەکەوە خۆی لە خۆیەوە تەواو هەموو چاکسازیەکی کرد نەکرد چاکسازی یعنی هیچی نەهێشت بەخۆی سەرۆت و سامان و ئەمانە هەمووی خسە بەیتالمالەوە هەمووی خستە حتا باس لە ڕووداوێک کە هەیە لە ژیانی عومەری کوڕی عەبدولعەزیزە بەرە جەژنان بوو کچەکانی یعنی نە خواردنێکی وەکو پێویستیان هەبوو نە جلوبەرگێکی وەکو پێویستیان لەبەرا بوو خوشکە بچووکەکەیان نات بۆ لای عومەری کوڕی عەبدولعەزیز بۆ لای باوکی چووکە خۆشەویست بوو کە داوای ئەوەی کرد ئەی نامۆکە پارەیان باتێ جلوبەرگشتیاکەن ئەویش هینی بان کرد مدیری بەیتالمال بڵێ مدیری بانق وەزیری داراییەکەی خۆی بان کرد وتی ئەتوانی پێشوەختە سلفە معاشەکەم پێشوەختە بیتێ بۆ بەرە جەژنانە بۆی من مناڵەکانی پێ پۆشتە بکەمەوانێ و ئەنجا دوایی کە سەری موچەم هات من بیگەڕێنمەوە وتی من ئەتوانم بدەمێ بەڵام بەمەرجێک وتی چی وتی تۆ زەمانەتی ئەوە ئەیەی بمێنی هەتا معاش وەرەگری و بمەیتەوە وتی نەوەڵام من زەمان وتی دەی من چۆن من بەو زەمانەتە بدەمێ ئێستا سەرە موچەی خۆ نییە ئێستا کاتی موچەکە نەهاتۆ من موچە بەمێ ئەی تۆ ئەگەر نەمای تا کاتی موچە لە کوکێ بیاتەوە بۆیە کچەکانی بان کرد وتی ناتوانم بۆتان بکڕم سەبرتان هەبێت لەسەر ئەم نەبوونیە
بۆ باوکتان باشترە لەوەی باوکتان سەبری ئاگری دۆزەخی نییە. یعنی گەیشتە ئەم حاڵەتە کە لە جەژنان نەتوانێت جل بۆ مناڵەکانی بکە. بۆیە بڕیاری چاکسازیەکەی دوو بنەمای بۆ دانا، دوو بنەما. یەکێکیان هەڵگرتنی زوڵم و ستەم لەسەر هەموو کەسێک، نابێ زوڵم بکرێ. ئێکە زوڵم نەکرای خۆی بنەمای دووەم یەتەکایەوە چەسپاندنی عەدالەت و دادپەروەریە بۆ هەموو کەسێک و لەناو کۆمەڵگادا. لە بەرامبەری ئەمە ئەوە بوو بڕیاری ئەوەیە کە هەرچی مەزالیمی ئەمەویەکانە خۆی بیگەڕێنێتەوە. ئیعلانی کردوتی کێ ئەمەوی زوڵمی لێ کردووە بێ لای خۆم سکاڵا بکە من ئیگەڕێن بۆ. بۆیە تەنها لە ساڵی یەکەمی خەلیفایەتێکەیە ئەڵێ مێژوونیسان ڕەددە جەمیع مەظالم بەنی ئومەیە، هەرچی مەزلەمەی ئەمەویەکان بوو هەمووی گەڕانەوە. یعنی چۆن بڵێ هەرچی حەقە گەڕانەوە ساحب حەقەکان. کاک دکتۆر حەجاجی کوڕی یوسفی سەقەفی لەو سەردەمەیە بووە تەنانەت پێش ئەویش بێتە خەلیفە. دەوترێ پێشەوەی بێتە خەلیفەش زۆر ینی لەگەڵا ململانەی کردووە چونکە ئەو چۆنە ینی. بەڵێ حەجاجی کوڕی یوسفی سەقەفی لە سەردەمی هیشامی کوڕی عەبدولمەلیکە والی کوفە بوو. طبعا جا قسەیەک هەیە، قسەیە ئەڵێن عێراق دوو جار ئیستیقراری گرتووە، دوو جار ئیستیقراری بەخۆیە بینیوە. یەکێکیان سەردەمی حەجاج کوڕی یوسفی سەقەفی کە زوڵم و جەبەروت و دیکتاتۆریەتی هەبوو، یەکێکیشیان ئەو گۆڕبەگۆڕەی لای خۆمان سەدام حوسێن. طبعا ئێمە مەدحی ناکەین، بەڵێ لەبەر دیکتاتۆریەت. بۆیە لە سەردەمی سەدامە هەندێک لە شیعەکان بە سەدامیانەوە حەجاج زوڵم و ستەم و دیکتاتۆریەت و ئەم شتانە وای کردووە کە عێراق عین بێت، عێراق سەقامگیر ببێت. جا حەجاجی کوڕی یوسفی سەقەفی کتێبێکی این هەیە، عەبدولجەبار جۆمەرد کاتی خۆی لە سەردەمی مەلیکیە وەزیر بووە، بەڵام خەڵکی مووسڵە لە عەشیرەتی جۆمەردە. کتێبێکی هەیە ئەڵێ حەجاج بن یوسف الثەقەفی رەجل الدەولە المفترى عليه. حەجاجی کوڕی یوسفی سەقەفی پیاوی دەوڵەت بوو، بەڵام شتی زۆر بەدەم هەڵبەستراوە. وەکو چۆن ئێمە باسمان کرد یەزیدی کوڕی مەعاویە لەبەرەوەی ثەغرەی یا بەدەستەوە شتی زۆر لەسەر وترا. حەجاجیش بەهۆی ئەو زوڵم و ستەم یەکێک لەو زوڵمانەی کە کردی سەعیدی کوڕی مسەیەبی بەبێ تاوان سەعیدی کوڕی مسەیەبی شەهید کرد، یەکێک بوو لە تابعین کە سەحابەی بینی بوو. زوڵم و ستەمی زۆر هەیە، بەڵام پیاوی دەوڵەت بوو، توانی زەقامگیری بکات. بەڵامی تر ئەوە زوڵم و ستەمەکانی کەیە. جا یەکێک لەو چاکسازیانەی کە عومەری کوڕی عەبدولعەزیز کردی هەموو ئەو بڕیارانەی کە حەجاجی کوڕی یوسفی سەقەفی دەری کردو هەمویان ئیلغا کردەوە، هەمووی هەڵوەشانەوە ئەو بڕیارانە، چونکە ستەمی تێ. بۆیە ئەو کەسێک کە چاکسازیەکە پێویستە بە بڕیارەکانی پێش خۆیان بڕواتەوە. بۆیە من ئەمە بۆکو فرسەت و هەلێک ئەقوەزمەوانێ ئەوەیە کەوا تەبەن لە کوردستانی خۆمانە باس لە گەندەڵی و فەساد ئەمە شتێک نییە، کەس ئینکاریەکە کار بەدەستان و بەرپرسانیش خۆیان هەمویان لە گەورەوە هەتا مامناوەند و تاخوار و هەمویان لە گەندەڵی. ئەی کاکە چاکسازی بۆ ناکەی ئەگە بگەڕێنەوە بە مێژووی دەوڵەتداری ئەم حکومەتی هەرێمەی خۆمانە کۆمەڵی بڕیاری زۆر جوان هەیە بۆ چاکسازی لەکە هەموو کابینەکانە، بەس هیچی جێبەجێ نەبووە. بۆ چونکە ئەوانەی کە بڕیاری چاکسازیەکەیان نیاوە خۆیان دەستیان لە گەندەڵەکە هەیە، لە خۆیانەوە دەست پێ ناکە. ئەخ کاتێک ئەتوانی چاکسازی بکەی، خۆ عومەری کوڕی عەبدولعەزیز خۆی دەستی لە گەندەڵەکان نەبوو، بەس بۆ ئەوەی قسەکانی کاریگەری هەبێ، موقیفەکانی کاریگەری هەبێ، بڕیارەکانی کاریگەری هەبێ، ئەوەی خۆشی بەخشی بە بێتالمال. خۆ گەندەڵی و فەساد لە پارە بە پارە و سەرۆت و سامانەکرێت. شتی گرنگە ئەوە گەڕنەوە لە سەردەمی عومەری کوڕی عەبدولعەزیز. فەتح چەند گرنگ بووە لە مێژووی ئیسلامیە و بڵاوکردنەوەی ئاینی ئیسلام و داوای ئیسلامی. ئەڵێن عومەری کوڕی عەبدولعەزیز ڕایگرتووە، بۆچی ینی گرنگی نەدا؟ عومەری کوڕی عەبدولعەزیز ویستی کەوا سنووری دەوڵەتی ئیسلامی ئەخێمە پێشتر حەڵقەی پێشتر باسمان کرد کە لە دەوڵەتی ئەمەویە فتوحاتی ئیسلامی زۆر کرا لە سەرەتای ئەم بەرنامەیەشا باسمان کرد. عومەری کوڕی عەبدولعەزیز ئیکتیفای کرد بۆ سنوورە، دەبێت جارە ناو دەوڵەت ناو ئەم دەوڵەتە خۆی تۆپمە بکرێت، ئەوە گرنگە. ئەم دەوڵەتە خۆی ئەبێ بینا بکرێت، تۆ هەر فراوان بی بەڵام لە ناوەوە خۆرە و گەندەڵی ئەم شتانەتیاوێ ئەڕوخێ. ئەمە تاکیدکردنەوەی لەسەرەوەی چاکسازی ناوخۆ زۆر چاکسازی ناوخۆ زۆر گرنگە. بۆیە لە کاتێکە یەک قسەی عومەری کوڕی عەبدولعەزیزم هێناوە لە کاتێکا کە والیەکانی سەردەمی عومەری کوڕی عەبدولعەزیز تەبەن هەمویانی تەوسیا کرد بەو شێوازە کە نامیان ئەنات داوای پارەیە کرد ئەیان و پارەمان بۆ بنێرە بۆ هین، بۆ تەعمیر و بۆ بینا بۆ ئەم شتانە. ئەی فەرمووی چی؟
لە وەڵامی نووسراوی هەندێک لە والیەکانی دەکە داوای پارەیان دەکرد بۆ چاکردنەوەی شارەکە ئەوچی ئەوی شارەکانتان بە دادپەروەری تۆکمە بکەن ئێوە دادپەروەری تیا بچەسپێنن بەمە تۆکمەی بکەن هەر شارێ دادپەروەری تیابوو تۆکمەیە ئیتە حرەسوشت لەواچە زۆر پێویست ناکە چونکە کە دادپەروەری هەبوو زوڵ مستەم نییە سەرێکی لە سەردەمی ئەبوبەکری سیدیق ڕەزای خوای لێبێ عومەری کوڕی خەتاب 2 ساڵ یان ساڵێک قازی بوو لە مەدینە بێ ئیش بوو کەس نەبوو شکاتکە چوو بەلای ئەبوبەکری سیدیق وتی بۆ بنە بێ ئیشم کارم نییە لام بەرە وتی ئەزانی بۆچی بێ ئیشی ئەم ئومەتەی ئێمە هەر کەسێک حەق و مافی خۆی ئەزانێت واجبات و ئەرکی خۆیشی ئەزانێت بۆیە کەس لە حەق و مافی خۆی پارێزگاری لێکە واجباتەکانی خۆیشی جێبەجێەکە کەس تەعەدا ناکات دەسە حەق و مافیەکەی بۆیە تۆ بێ ئیشیت کێشەو نییە بۆیە هەر شار وڵاتێک دادپەروەری تیا بوو پێویست ناکات بەوەی پۆلیس و حرەس و قازی و ئەم هەموو زوڵم و ستەمە و هەموو پۆلیس و ئاسایش و هێزی ناخۆ جێگەی سوپاس و بەڕاستی کە زۆربەیان زۆر بەدڵسۆزی ئیشەکانیان ئەکەن هی نەتیجەی نەعەدالەتیە کە هێشتا هەر بەش ناکات ئەم هەموو زوڵم و ستەمە و ئەم شتانەکەەوە ئەکرێت فەرمووی پێیان شارەکانتان بە دادپەروەری تۆکمە و قایم بکەن ڕێگا و کۆڵانەکانیشی پاک بکەنەوە لە ستەم ئەوە باشترین چاکردنەوەیە ڕێگا و کۆڵانەکان خزمەتگوزاریە پاک بکەنەوە لە ستەم ئەوە باشترین بیناسازیە باشترین خزمەتگوزاریە باشترین چاکسازیە و بەڕاستی سەیرەکەی لە هەر کاتێکە هەر دەوڵەتێک هەر شارێک بەم شێوازە بنیاد بنرێ دادپەروەری و عەدالەت تایە بە قەرار بێ ئەتوانرێ باشترین خزمەت بە کۆمەلگاکە بکرێت بۆ چونکە کەس زوڵمی لێ ناکرێت کەس زوڵمی لێ ناکرێت بۆیە قسەفەرمووی ئەوترێ مەری کوڕی عەبدولعەزیز بە بازاردا گەڕاوە بانگی کردو کێ برسێتی ینی ئەوەندە کە لەسەر دەمیەوە تر ئێمە طبعا ئەو ئەسنافانی کەوا زەکاتیان پێشێت هەشتن إنما الصدقات للفقراء والمساكين والعاملين عليها والمؤلفة قلوبهم وفي الرقاب والغارمين وفي سبيل الله وابن السبيل ئەم هەشتا زەکاتیان پێشێت زەکاتیش گوێگران ئەزان زەکاتیە و ساڵانەکەوە لە ماڵ کە گەیشتە حەدی نیساب بە ئەندازەیەکی دیاریکراوە زەکات ئەدرێت دوانیان کە پێیانوتە الفقراء والمساكين فەقیر ئەو کەسێک کە هیچی نییە هیچ مسکین هەیەی بەس بەشی ناکە بۆ نمونە موچەیەکی هەیە بەشی 20 ڕۆژێکە بەشی 15 ڕۆژێکە بەشی ماڵەکەی ناکە فەقیر موچەکەیشی نییە هیچی نییە ئەم دوانە لە پێشی پێشەوە ئینەمە صەدەقات للفقراء ئەم دوانە برسین بێپۆشاکن بۆیە عومەری کوڕی عەبدولعەزیز بۆ چاکسازیەی کە کردی لە ساڵی یەکەمی خەلیفایەتیەکەیە لە ساڵی یەکەمی خەلیف لە سنووری دەوڵەتی ئیسلامیە لەو کاتا کە سنوورێکی زۆر بەفراوان بوو فەقیر و میسکین نەمابوو بۆیە ئەگەر نەخۆی ئەگەڕا خۆیشی و والیەکان و عامیلی زەکات و ئەمانە ئەگەڕان کاکە کێ برسیەتی کێ نەبوو بۆیە عومەری کوڕی عەبدولعەزیز دوای ئەوەی بەڵێ کە ئەسنافەکانی تری بە پێی پێویست ئەیاندرا پێ تەمەن قەرزار ئەوە هەر لە هەموو سەردەم کاتێکا قەرزار هەبەوەی حادیسەیەکە تووشی قەرزە بێ ئەو کەسانی کەەوە تازە موسڵمانە بن کەسێک ئەچێت سەفەر و لە ڕێگا لێ قەومێ لە وڵاتێکی ترا و هیچ دەستی ناگاتەوە بە ماڵ و ینی خۆی ئیبن سەبیل ئەمانە هەر پیانەدەن مەبلەغێکیان بۆ دانرێ لە بێت المالە بۆیە عومەری کوڕی عەبدولعەزیز دوای ئەوە کە پیان و قوربان نییە فەقیر و مسکین نییە چی لێ بکەین فەرمی بڕۆن پرۆژەی چاکسازی پێگەم بیری پێڵکەنن جادە و ڕێگەوبانی پێ دروستکەن پردی پێ دروستکەن وتیان قوربان ئاخر زۆرە ئەوەش تەواو بوو فەرمی بڕۆن گەنم و خۆراک و ئەمانە بە شاخ و پێدەشتەکانە برژێنن بە ئاژەڵ و تەیروتور بیخوا با نەڵێن لە سەردەمی عومەری کوڕی عەبدولعەزیز ئاژەڵ و باڵندەکان برسیان بوو ئەخر ئیرادە ئەوەیە کاک دکتۆر یعنی ئینسان دەسەڵاتدار با بڵێ کە ویستی چاکسازی هەبوو توانێت بە ساڵێکیش بیکە نەک بە 30 ساڵ خۆی بێگومان ئاخر عومەری کوڕی عەبدولعەزیز لەو ماوەی ئەو ساڵە ئەم چاکسازیە گەورەی کرد چونکە ئەزانی بۆ مەسا عەباس خۆی گەورە هەموو شتێک وەکل شەیء عنده بمقدار لەلای خۆی گەورە هەموو شتێک بە میقدارە ئەو سەرۆت و سامانەی کە خۆی گەورە دابەشی کردووە بەسەر مرۆڤەکانە ناکرێ هەمووی بە یەکسانی بیاناتێ فەقیر و دەوڵەمەند نەبێت چونکە ژیان ئەوەستێ ئەمە واقعە بەس دەوڵەمەند کە هەیە ئەو بڕە زەکاتەی کە خۆی گەورە لە ماڵی دەوڵەمەندە فەرزی کردووە وەکو خۆی بدرێت کە ئەوە نییە وەکو خۆی نییە کە خەڵک
پارەباد خۆی بگەڕێ بم فەقی ئەم 5,000 و ئەم 10,000 و 20,000 نا ئەوێ بدێ بە دەوڵەت خۆی موسسەسەی هەبێت ئەم موسسەسەیە بە پێی پێویستی بیا بە خەڵک و ئەبێ احتیاجاتەکەی بۆ سەد کات ئەگەر ئاوا بدرێ ئەندازەی ئەو زەکاتی کە خوای گەورە واجبی کردووە لە ماڵی دەوڵەمەنەکانە هەموو ئەوە پێداویستی خەڵکی مسکین و فەقیر هینەکات تاوە پڕەکاتەوانێت ینی ئیسلام ئەڵێ کەسێکەوە مسکینە یان فەقیرە پێڵی کاکە بۆ فەقیری ئەڵێ من کاسبیم بێ ئیشم بێ ئیشی ئەی چی ئەزانێ من فلان سەنعات ئەزانم ئەڵێ بۆی بخەرە سەر سەنعاتەکە بۆن وەلە من ساقی ئەزانە تەکسێکی بۆ بکڕە تەکسێکی بۆ کەیتر تەوا ئەو نەما ئیتر مسکین فەقیر نییە دوای ئەو خۆی ساڵێکە زەکات هەیەتێ ساڵێکە زەکات هەیەتێ کابرا دارتاشە معمەلێکی دارتاشی وەدانێ چوار کەسیەوەی ماسی بیتێ فێری ماسی گرتنی ئەخ ئیسلام واڵێ کابرا دارتاشە معمەلێکی دارتاشی بۆکەیتەوە چوار کەسی کەشی خەیتە لای ئیش بکەن ئیتر ئەم کابرایە کە فەقیرە بەڵام دارتاشی ئەزانێت تۆ معمەلی دارتاشی وەدانە لە پارەی زەکات ئیتر ساڵێکەم زەکات هەیەتێ ئیتر تا ئەو چوار کەسش کە لەگەڵ یاتی پێداویستەکانی بۆ دابینەکە بۆیە عومەری کوڕی عەبدولعەزیز لە سەردەمەکەی خۆیان ئەبۆ شێوەیە کرد فەرمووی کە با نەڵێن لە دەوڵەتی ئیسلامیە تەیر و ئاژەڵ و باڵندە برسیەتی بە پارەی ئەو زەکاتەی کەوا لە دەوڵەمەندەکانی وەرەگرت ئەمە پس پارەی زەکاتی دەوڵەمەند ئەی چ جای ئەوەی ئەگەر ئێستا دەوڵەت گەیشتۆتە قۆناغێک کە داهاتی ژێرزەوی دەرەهێنێ و داهاتی سەر زەوی و ئاسمانی هەیە بەڵام سەیرەکەی خەڵکەکەی بەهۆی نەخۆشیێکی کۆرۆناوە ئەوەنە ڕێژەی هەژاری و لە ژێر هێڵە ژاری ئەوەنە زیاییکرد نەتوانێت چارەسەری بکە ئەوەی کە جەناب فەرمووت عەزیمەت نییە ئیرادەی نییە ئیرادەی ڕاستەقینە نییە قسەیە بەس قسەیە تۆ قسێ بکە بە فیعل وەڵا ئەو بڕیارانەی کەوا لە حکومەتی هەرێمی کوردستانە دراون بۆ چاکسازی ئەو وعد و بەڵێنانەی کەوا لە کاتی انتخاباتە ئەدرێ بە خەڵک بەخوا لە سا 25 ئەوە جێبەجێ بکرێت ئەوە سوێنیشی لەسەر خۆم ئاگایشم لە خۆمە لە سا 25 ئەوە جێبەجێ بکرێ مشکلەی یەک مشکلەمانیە لە هەرێمی کوردستانە بەس نایبە نەسەر نە بڕیارەکانی چاکسازی جێبەجێکەن نە ئەو وعدانەی لە کاتی بانگەشەی هەڵبژاردنە ئەیبە نەسەر بۆیە خەڵک سەیرەکەی هەر هاوارێتی و هەر برسیەتی و هەر نەبووە کاک دکتۆر بابچینەوە سەردەمی عومەری کوڕی عەبدولعەزیز خۆی لێ ڕازی بێ کەس هەبوو جایەتی ئەم دادپەروەریە بکە ئەم دەسەڵاتی ئەو بکە بێگومان ئەمەوەکان ئەوەی کە مەسلحەتیان لە دەستیا بەرژەوە چووکە کۆمەڵی خەڵکان وەکو لە کوردەوارەیە لەن حەزەکەن لە هەر لە ئاوی لێڵا مەلە بکەن کە ئەڵێ مەزالیمی ئەمەوەکانی گەڕانەوە یعنی ئەو زەویەی کە فڵان کەسی ئەمەوی داگیری کردووە یایەوە بەخاڵی وەرگرتەوە ئەو باخی کە فڵان کەسی ئەمەوی داگیری کردووە یای ئەم کەسە زەرەرمەند بوو وانە بۆیە هەر لە سەرەتا و هەڕەشان لێ کرد ئەویش فەرمووی من تەنها لە یەک ڕۆژە ترسم خۆشمی لێ پارێزم ئەو ڕۆژەیە کە لە بەردەمی خوا من زین و بکرێمەوانێ بوەستم لە بەردەمی خوا ئیتر لە هیچ ڕۆژێکی تر ناترسم بۆیە عومەری کوڕی عەبدولعەزیز دوای ئەو 2 ساڵەی کەوا 2 ساڵ و چەند مانگی کەوا خەلیفە بوو عومەری کوڕی عەبدولعەزیز نەخۆش کەوت نەخۆش کەوت زۆر قۆرز بوو بۆیە حەکیمەکەی بانکردەوە بەڵێ لە 38 ساڵە بوو بە خەلیفە لە 40 ساڵی وەفاتی کرد ئەو حەکیمەکەی بانکرد وتی چیمە خەڵک ئەڵێ چی وتی خەڵک ئەڵێن عومەری کوڕی عەبدولعەزیز ژەهرهین سحری لێکراوە وتی من سحرم لێ نەکراوە من دەرمان خوارد کراوم ئەو کاتێکی کە دەرمان خوارد کرام ئەزانم ئەو کەسێکی کە دەرمان خواردی کردم ئەزانم بڕۆن خادیمەکەم بۆ بانکەن خزمەکارەکەی خۆی بۆیان بان کرد پرسیاری لێ نەکرد تۆ دەرمان خواردە کردوم یان فەرمووی پێی چەند یانیایتێ و وعدی چی یانیا پێ من دەرمان خوارد کەیت یەکسەر ئەوەی لێپرسی بۆیە ئەم پرسیارە زۆر بە مسەیترانە عومەری کوڕی عەبدولعەزیز ڕەزای خوا لێ بکردی کابرا خادم نەیتوانی نکولیکە وتی وعدی 1000 دیناریانیا پێم و ئازادیش بکەن وتی بڕۆ 1000 دینارەکە بێنە 1000 دینارەکەی هێنا 1000 دینارەکەی لێسەند و تێمە بۆ بێتالمال بڕۆ کەس نەبینێت بڕۆ ئازابە کەس نەبینێت نەیتەوە بەرچاومە کەس نەبینێت چکە وعدی ئازادبوونیان پێی بۆیە عومەری کوڕی عەبدولعەزیز ڕەزای خوا نەک هەر ئەو سەرەت و سامانەی کە هەی بۆ قسەی بێتالمالەوە پارەی خوێنی خۆیشی کە شەهید کرا 1000 دینار دراو بە خزمەکارەکە دەرمان خواردیکە ئەو 1000 دیناریشی خستە بێتالمالەوە پارەی خوێنی خۆی بۆیە ئاخر حەقی خۆیەتی پێی بڵێ شەهیدی ڕێگەی چاکسازی دەربارەی عومەری کوڕی عەبدولعەزیز خۆی لە ڕازی بێ ماشێتێکی جوانم خوێندەوە نووسرا بوو ئەو خەلیفەی کە عەرەب کوشتی و
ڕۆم بۆی گریە یعنی مەبەستمەوەیە دەرەوەی خۆشی بە حکم و فەرمانڕەوایەتی عومەری کوڕی عەبدولعەزیز سەرسام بوو. ئەو دوو عومەرەی کەوا لە ئیسلامە حکمڕانیان کرد، عومەری کوڕی خەتاب و ڕزای خوای لێبێ، عومەری کوڕی عەبدولعەزیز، هەردووکیان جێگەی ئەسەف و داخ بووە لەلایەنی خەڵکی غەیری عەرەبەوە، لەلایەنی خەڵکی موسڵمان. بۆیە ئەوەی کەوا بۆ عومەری کوڕی خەتاب ڕزای خوای لێبێ مەشهورە کە نوێنەری ڕۆمەکان کە هات بۆ شاری مەدینە، نوێنەری قەیسەری ڕۆم، بە دوای ماڵی عومەری کوڕی خەتاب ئەگەڕا، بۆ ئەوە ئەگەڕا کام خانووی زۆر فەخم و گەورەهینە بۆ ئەو ماڵە ئەگەڕا بزانێ کامەیە. پرسیارە وتە ماڵێ وتە ئەوەیە، ئەڵێ ماڵێک بوو زۆر لەو ماڵە باشتر هەبوو، تەوەقوعم ناکرد. لە دەرگاما وتم ئەمە ماڵی عومەری کوڕی خەتاب، وتیان بەڵێتم لەکوێیە؟ وتیان ئەوە تا چۆ بۆ لای مەڕووماڵاتەکانی بەیتڵمال لە خواری شارە. لە کە چووم سێرەکەم کابرایەک و بە دزاشەیەکە و لە سیژە سێبەری درەختێکە و بەردێکی لەژێ سەرایە و خەوتووە. منیش هەڵمسان و هەواڵی عومەرم لێ پرسی، دانیشت و هەر لەوێ دانیشت لەگەڵ ناوتی فەرموو من ئەوم زۆر تەعەجوبی کرد و ئیتر قسە و باس و شتەکانی خۆیان نەکرد و نامەی قەیسەری ڕۆم ئەو شتانەیە پێیان و بۆیە یە قسەی زۆر مەشهوری ئەڵێ عەدیلتە ئەمینتە فەنیمتە، عەدالەتت کرد، ئەمین بووی لە خۆت بەبێ ترس خەوتی. عومەری کوڕی عەبدولعەزیزیش کە لە دایکەوە کوڕەزای عومەری کوڕی خەتابە هەمان شت عەدالەتی کرد، ئەمین بوو لە خۆی، بەڵام تەبعاً نەک هەر کە عەرەب کوشتی، هەر بەنی ئومەیە کە خزم و کە سوکاری خۆیەتی بەمە قبوڵی ئەمان نەبوو مەسلەحەت و بەرژەوەندیاغ. عادەتەن لە هەموو سەردەم و کاتێکە ئەو کەسانی کە بەرژەوەندی لە دەست ئەیەن لە ڕێگەی قەرار و برگاری چاکسازیەوە لە بەرامبەری چاکسازیەکە، ئەخە بۆیە ئەڵێن کاکە چاکسازی خۆ ئەرەوە نێتەوە بە شەو ڕۆژە بیکرد و چاکسازی کاتیە ڕاستە کاتیە بە چەند کات 30 ساڵ 30 ساڵی ناوێت چاکسازی ساڵێکی بەسە تۆ بتوانیکەوە بیکەیت. وانە ئەگەر عەزیمەت و ئیرادەی بەهێز و ڕازگۆیانەتە بێت لە چاکسازیە. عومەری کوڕی عەبدولعەزیز ئەو عەزیمەت و بڕیارەی هەبوو، زۆر بە دڵسۆزی، زۆر بە پاکی، زۆر بە ڕازگۆیی. بۆیە ئەم جارش جەختەکەمەوە ئەیڵێموانێ ئەو کەسەی کە ئەوێت چاکسازی بکات ئەبێ لە خۆی دەست پێ بکات. ناکرێت من خۆم گەندەڵ بم بەڵام هەوڵ بم چاکسازی لە تۆ بکەم، ئاخر تۆ کاتە پێمەڵێ. و بۆیە سەیرەکەی ئەڵێن کاکە ئەوە پەرلەمانتارەکان بە تایبەتی ئەوانەی بەغا و ئەوانەی ئۆپۆزیسیۆنیش کە لەسەر کەناڵەکانی ڕاگەاندن قساکەن، ئەڵێن کاکە بەرپرسانی حکومەتی هەرێمی کوردستان لەگەڵ بەرپرسانی حکومەتی ناوەندیە مەسلەحەت و بەرژەوەندیان هەیە، بۆیە دژی یەک ناتوانن، بۆیە پەرلەمانتار و نوێنەری ڕاستەقینەی میلەت ناتوانێت هیچ شتێ بکات، چونکە ئەمانە گەندەڵکاری هەرە و گەندەڵکاری ئەوێ ئەوە بە ناوێکا چوون. هیچ کام لەوانە جورئەتی ئەوەی نییە قەراری چاکسازیەکە بە، چونکە یەکسەر سێرەکات چەند زەرەرەکە لەم چاکسازی پێ قبوڵ ناکرێ ئەو زەرەرە بکە. بەڵام عومەری کوڕی عەبدولعەزیز پێش ئەوەی بڕیاری چاکسازیەکە جارێ ئەوەی کە خۆی هەیبوو کە بە گەندەڵی دەستی نەکەوت بوو لەبەر ئەوەی خەزوری خەلیفەیە و لەبەر ئەوەی ژنبراکانی چواریان خەلیفەن و باپیرەی خەلیفەیە و هەی بووە بۆی مابێتەوە هەموو هەیی خۆی کەس ناڵێ بۆ هەمووی بەخشی ئەنجا بڕیاریە بۆی کەس نەڵێ کاکە ئەی تۆ خۆت ئەوە لەکوێ بوو ئەی ئەوەی خۆت نەخێر ئەبێت تۆ بیت کە چاکسکار ئەنجا دوای ئەوە دنیا بۆ کێ تا سەرماوە. یعنی عومەری کوڕی عەبدولعەزیز ئەو هەموو سەرۆت و سامانەی خۆی کە بەخشی بەس جبەکەی بەری کە بای 1000 دینار بوو دوایی بای 12 درهەمە. بۆیە لە کاتێکشا کە وەفاتی کرد عومەری کوڕی عەبدولعەزیز وابزانم ئیمامی زوهری ئەیگەڕێتەوە ئەگەر بە هەڵانە چوو بم ئەوە ئێستا قسەکەم هاتە بیر. جارێکەکەم کە میراتەکەی دابەش کرا عومەری کوڕی عەبدولعەزیز ڕزای خوا لێبێ 12 کوڕ و 4 کچی هەبوو، یەکی 7 درهەم یان 14 درهەم شتێکی وایان بەرکەوت میراتی کوڕەکان کچەکانی نیوەی ئەوان. بەڵام مناڵەکانی هیشامی کوڕی عەبدولمەلیک من عەرزم کردووە ئەبزانم ئیمامی زوهری واڵێ ئەگەر وانە بوو کەسێکی ترە ئەلە بینی من ئەوان کە هیشام مرد هەر یەکەیان 1000 یعنی ملیۆن، هەر یەک کاتە وشەی ملیۆن نەبووە، 1000 وتراوە 1000 یان وەرگرت میراتی. بەس دوایی بینیم مناڵەکانی هیشامی کوڕی عەبدولمەلیک لە کوچە و کۆڵانەکانی دیمەشق سواڵیانە کرد، خەڵک خێری پێکردن.
مناڵەکانی عومەری کوڕی عەبدولعەزیز شمبینی ژیانیان زۆر خۆش و بەختەوەر و کامەران بوو. ئەگەر تۆ بۆ مناڵی خۆت هەوڵێیت ئەڵێ با بۆ مناڵەکانی جێبێڵم مناڵی ئەوەیشی تۆ بەجێ هێڵیت ئەو قەدری نازانێت چونکە بە ئیف دەسی کەوتووە زوو لە کیسیەیە ئەنجام کەسیش بەرپرسیار نییە لە ئێستا مناڵ لەسەر باوکو دایکە بەس کە مردی لەسەر تۆ نییە خۆیان ڕزقیان لای خوایە لە خۆش دەترسی فەقیرکەوی یعنی عومەری کوڕی عەبدولعەزیز خۆی فەقیر کرد بەڵام چی بەدەستێنا ئەو ناوە گەورەی بەدەستێنا کە هەتا تاریخی بەشەریەت بگەڕێت باسی عومەری کوڕی عەبدولعەزیز بە چاکاکرێت بۆیە پێویستەکەوە ئینسان هەوڵ بات دنیا بخۆزێتەوە کامەتی پێ بکرێ جا ئەوە دەسەڵاتدار زیاتر ئەتوانێت ئەوە بکات چونکە دنیای لەبەردەستە بۆی مساخەرە ئەم دنیاە خۆشگوزەرانی بۆ خەڵک بێنێتە کایەوە قیامەتیش بۆ خۆی بەدەست بێنێ پێی ئێمە زۆر سپاس دەکەین کاکی دکتۆر ڕاستی ئەم چەنەڵقەی ڕابردوو زۆرمان دوو بووی توانایمان نییە ڕاستی ئەوە پاداش دەبینەوە هەراڵین سپاس دەکەین لە دڵەوە خۆی گەورە پاداشی خێرت باتەوە بەرەوە هەمومان دووبوونەی کە ئەو کۆمەڵە معلومات و زانیاریە گشتی و تازانەی کە پێشکەش بە ئێمە و لە ڕێی ئێمەوە پێشکەش بە بینەرانی کەناڵی ئاسمانی پێیان و خۆشەویستانتان کرد هیواداری ئینشاڵڵا بێتە مای توێژوو بۆ دنیا و دوار ڕۆشتان بێتە بەختەوەری سپاسانەکەین زۆر سپاسی ئێوە کەم ڕاستی خی گەورە شاهیدە کە ئەم بەرنامانەمان کرد تەنها مەبەستمان ڕەزامەندی خی گەورە بوو ڕوونکردنەوەی هەندێک تەمومش لەسەر ئەو مێژۆ پرشنگدارەی کەوا خەلیفەکانی ئیسلام بە تایبەتی ڕاشیدین هەیان بووە و لەسەر داوای بینەرانیش بوو درێژەمان پێەیە و لەسەر داوای بینەرانیش کە ژمارەیەکی زۆریان پەیوەندیان پێوە کردوم داوای ئەوەکەن ئەمە بکەین بە کتێب منیش لێرەوە وعد و بەڵێن ئەیان بەو بەڕێزانی کە پەیوەندیان کردووە ئەوانشی کە ڕقەمی منیان لاانە بۆ پەیوەندی بکەن هەوڵ ئەم پشت بەخوای گەورە کە بیکەم بە کتێبێکی زۆر زۆر سپاس دەکەم و بەس داوا لە هەموو بینەران ئەەکەم دوعا خێرمان بۆ کرد خی گەورە تەوفیقمان بکە چونکە بیکەم بە کتێب ئەبێ زۆر لەمە زیاتر شت بنووسم کاتی زۆرتری ئەوێ لە ڕاستیە واژ نەزانن ئەتوانم بە مانگە دوو مانگ لەوا چێت چەندێکی پێچە خوازانێ بەس من دەست پێەکەم وعدیان پێم دەست پێەکەم و بینەرانیش دوعای خێرمان بۆ بکەن بۆەوەی بتوانین کارەکە بە ئەنجام بگەین چیمان پێ بکرێت لەسەرخستنی و پرۆژەیە درێغی نخواستانەکەین بینەرە بەڕێز و خۆشەویستەکان لەگەڵ بەڕێز دکتۆر حسین محەممەد ساڵح پسپۆڕی مێژووی ئیسلامی مامۆستای زانکۆ زنجیرەیەک بابەتمان لەسەر خولەفا و خولەفاکان پێشکەش کردن هیوادارین سوودتان لێ وەرگرت بێ سواسی ئێوەشەکەین کە بە درێژایی ماوەیە بینەرمان بوو لەگەڵمان بوو هیوادارین کۆمەڵێک زانیاریتان لای خۆتان گەڵاڵە کرد بێ تاڵخی داهاتوو بابەتەکانی تر پێتانەگەینەوە هەموو لایەکتان بەخوای گەورە ئاسپێرین تەندروست بشین خواتان